دەگەڕێمەوە لای میوانەکەم بەڕێز عەمید فاتح گەورەدێی جێگری فەرماندەی میحوەری کەرکووکی هێزی پێشمەرگە ڕاستەوخۆ لە پردێوە لەگەڵمانە. کاک عەمید فاتح زۆر سپاس بۆ ئامادەبوونت. لە دژایەتی هەرێمی کوردستان دەست بۆ تەواوی ماف و شایستە و پیرۆزیەکانی میلەتێک براوە لەلایەن عێراق. ئێستاش چەند میدیایەک کەوتونەتە وێزەی ئەوەی کە پێشمەرگە و هێزەکانی دیکە لە پارێزەری گیانی هەرێمی کوردستانن بەهۆی موچەوە لە بەرگری و ئەرکەکانیان سست بوون. جارێ باوت لێ بپرسم بەم گەرما تااقەت پڕۆکێنە بارودۆخی پێشمەرگە چۆنە هەم خەبات هەم تەندروستیتان؟ بەتەکید سەرڕای ئەو بارودۆخەنە هەموارەی کە حکوومەتی عێراق بەسەر هەرێمی کوردستانیان سەپانووە هێزی پێشمەرگەی کوردستان بە دڵ و بەجیان ئامادەیە بەرگری لە خاچی کوردستان بکات، چونکە خاچی کوردستان بە فرمێسک و خوێنی ڕۆڵە شەهیدەکانی دروست کراوە، مافی هیچ حیزب و ڕێکخراوێکی سیاسی نییە تاوەکو مزایدەی پێوە بکات بتوانێت لە مافە و شایستەدارایەکانی خۆی خۆش بێت. و لەم کاتەشدا ئێمە بە تەکید سوپاسی حکوومەتی هەرێمی کوردستانەکەین کە پێداگری ئەکات لەسەر ماف و شایستەدارایەکانی هەرێمی کوردستان کە بە فیتی کۆمەڵی خەڵکو و لایەن و دەرەکی بڕیویانە. بەڵێ کۆمەڵێک میدیا دەنگۆی ئەویان بڵاو کردوەوە کە پێشمەرگە و هێزانیەکان بەهۆی نهاتنی موچە لە سەنگەری خەبات سست بوون. وەڵامیەوە بۆ ئەمە چییە؟ ناشتی وان نییە. هێزی پێشمەرگە هێزێکی نظامیە، هێزی پێشمەرگە هێزی بەرگریکردنی خاچی کوردستانە، هەمیشە لە سەنگەرەکانی بەرگریایە وەس ڕۆژگارێکی شە بۆ هەر بەبێ موچە و بەبێ هیچ هاوکاریەک بەرگری لە نیشتیمانەکەی کردووە. ئەمانە ڕاستە کاریگەری هەیە، بەڵام بە تەکید هێزی پێشمەرگە سەنگەر چۆڵ ناکا بەرامبەر بە دوژمنانی خۆی. باشە پێشمەرگە لە شاخەوە بۆ شار پارێزەری کەرامەت و ئەزمموی کوردستان بووە. ئەم بیر و باوەڕ و مەبدەئە هیچ گۆڕانکاریەکی بەسەردا هاتووە؟ بە تەکید نەخێر، هیچ گۆڕانکاریەکی بەسەرانە هاتووە، چونکە هێزی پێشمەرگە کە بڕیاری داوە پێشمەرگە بێ و بڕیاری داوە کە بەرگری لە نیشتیمانەکەی بکات بۆ هەموو ئەگەرێک خۆی ئامادە کردووە. بە تەکید نەبوونیە برسێتیە شەڕە کۆمەڵی شتە هەمووی خۆی بۆ ئامادە کردووە. ئێمە ژامادەنین ملکەچکەین بەرامبەر بە داگیرکەرانی کوردستان کە بیەوێ جارێکی کە بمان خەنەوانێ ژێر چەپۆکی خۆیان ژێر پۆستاڵی ڕەش و پیسی خۆیان. باشە بەڕێز عەمید فاتح بە دەرفەتی ئەزانم پرسیاریەوەت لێ بکەم کە بارودۆخی ناوچە جێناکۆکەکان ئەو ناوچانەی بۆشایی ئەمنی هەن، دوا پێشاتەکان لەو ناوچانە چین؟ هیچ خروقاتێکی ئەمنی بوونی هەیە؟ خروقاتی ئەمنی تقریبن بەرامبەر بە ئێمە نییە، بەڵام بە تەکید ئەو بۆشاییە ئەمنیە هەر هەیە و ئێمەش وەکو هێزی پێشمەرگە هەماهەنگیمان هەیە لەگەڵ سوپای عێراقا بۆ پڕکردنەوەی ئەوە، بەڵام ئەگەر هاوکارمان بن ئەگەر هاوکارتان بن واتە هەماهەنگیتان چۆنە؟ باشە هەیە بە تەکید باشە، تقریبن باشە لەگەڵ سوپای عێراقا، بە تایبەت لە پرسی داعش و کێوماڵکردنی بەشێک لەو ناوچانەی کە شانەی داعش تێیدا چالاکە. بە تەکید هەر لەسەر پرسی داعش و ئەوانەیە بە تەکید چکەیسە دوژمنەکەمان دژمنی هاوبەش تەنها داعشە لەم ناوچەیە وەکو ئێمە، بەڵام مەسائیلی سیاسی تر و کێشەکانی بینی هەرێمی کوردستان و عێراقەوە شتێکی ترە. باشە پرسیاری زیاتر هەبوو، بەڵام لەبەرەوەی جەنابەت لە بەردەمە و گەرمایە ڕاوەستاویت و ئینتەرنێت نەبوو لە ژوورەوە بۆیە نامەوێت زیاتر ڕاست بگرین. زۆر سپاس دەکەم بەڕێز عەمید فاتح گەورەدێی جێگری فەرماندەی میحوەری کەرکووکی هێزی پێشمەرگە. ماندوو نەبن.